ئازانێ ما ئەچینە لای تۆرێم ئێوارەی پرۆگرامەکەمان و گفتوگۆکەین لەسەر پانێڵێک کە لەلایەن چەند کەسایەتێکی دیاری نێو ئەدەب بە شێوەیەکی گشتی بەشدار بوون لەژێر ناونیشانی ڕۆژنامەی کاغەزی لە سەردەمی دیجیتال میدیادا. ئەم ئێوارەیە یەکێک لە خانمە هەرە دیارەکان کە هەم نووسەرە و هەم شاعیرێکی دیارە و هەم جێگری سەرنووسەری کوردستانی نوێژە. خاتو کەژاڵ ئەحمەد میوانی کورسات مەگەزینە. خاتو کەژاڵگیان سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. سڵاو لە ئێوەش و لە بینەرە خۆشەویستەکانی کورسات. خوا بەخێر بێ سەر چاوەکانم. جاتان خۆش. اینجا بگومان لە ئێستا بینم ماشەڵا ساڵانی کوردستانی نوێ کار و چالاکی زۆرە. جا بعد لەم کار و چالاکی نوێ و دەست پێ بکەم کە ئەویش کۆڕێک بوو لەژێر ناونیشانی ڕۆژنامەی کاغەزی لە سەردەمی دیجیتال میدیادا. ئایا تەنها مەبەستەکە ئەوە بوو کە کورسانی نوێ ماوەی ئەو نزیکەی 30 ساڵە بێت یان زیاترە هەر لەسەر کاغەز ماوەتەوە یاخود ئەوانی تریش لە پاڵیا؟ ئەوانەی کە ڕۆژنامەی کاغەزین زۆر کەمن کە ماونەتەوە، توانین بڵێن یەک دوویە، ئەوانی تر نەماونەتەوە. لەوانەیە پێشکەوتنی شۆڕشی تەکنۆلۆژیا یەکێ لە هۆکارەکان بێ و هەروەها ئەوەی کە دنیا بیر لەوە کاتەوە جنگە بپارێزێ و چیتر ئەم پاشماوەی دەرکردنی ڕۆژنامە و چاپکردنی کتێبە دنیای ئێمە پیس نەکە و دارەکان نەبڕێنەوە یا ئەو کەرەستانەی وەگمەرەکە بوو ئەم بابەتانەی کە لە چاپا بەکارەهێنرێن. ئەمە بیرکردنەوەیکی منە بۆ دنیای دیجیتاڵی. کۆڕەکە یان پەنێلەکە کە کرا لە بەشی دیجیتال میدیای پەیمانگای تەکنیکی کوردستان ئەو چالاکیان کردبوو. چەند پەنێلیستێک بووین و باسمان لە ئاڵنگاریەکانی بەردەم ڕۆژنامەی کاغەزی کرد. بۆچوونەکانی من بە جۆرێکی جیاوازە لەو بۆچوونە باوەی کە هەیە، بەڵێ ڕۆژنامەی کاغەزی و هەروەها میدیای کاغەزی بەگشتی لەوانەیە لە پاشەکشەیە بێ بە بەراورد لەگەڵ دیجیتال میدیادا، بەڵام هەر ئەوەندەی کە ڕۆژنامەی کاغەزیش بووە بە بەشێ لە دیجیتال میدیا و ئەو میدیا پێشکەوتووە، بۆ خۆی توانیوێتی بە جۆری لە جۆرەکان ئەو پێشبڕکێیە بۆ نمونە بڵێم تیا دوانەکەوێ خۆی بووە بە بەشێک لەو دنیاە. ڕۆژنامەی کوردستانی نوێ بەگەر بە نمونە وەربگرین بەو پەیج و سایتەی هەیەی ڕۆژنامەکە بە دوو شێوازە گەیەنێتە خوێنەرەکانی، هەم لە ڕۆ دیجیتاڵیەکەیەوە کە یارمەتی خوێنەرێکەیە ناتوانێت بە بۆنەی پەلەیی ڕۆژگارەکەمان و هەروەها بە بۆنەی سەرقاڵیەکانمانەوە بەوەی کە ناتوانین بچین بۆ شتەکان، بەڵکو شتەکان لە مۆبایلەکەمانە، لە تابەکەمانە، لە هەر شاشەیەکی تری دیجیتاڵیەوە بە خێرایی بگاتە ئێمە. هەردوو شێوازەکەمان هەیە لەبەرەوەی دوونەوە هەنەوەیەک هەن بە هیچ جۆرێ ئەمە ناناسن دیجیتاڵیەکە ناناسن جمهوری ئەوە نین و حەزەکەن ڕۆژنامەکە بگرن بە دەستیانەوە. جوابی ئەلوی تەلەفۆنەکەشی پێبەنەوە ڕاستە. لەبەر ئەوە جیلێکە مێنێتەوە کە سەر بەم جیهانەیە، بەڵام کەسانێکی تر هەن کە سەر بە جیهانی ئەوان کتێبەکە حەزەکەن بە دەستی خۆیانەوە بگرن. بۆ خۆشم لەو کەسانم ئەگەرچی کتێبخانەی ئەلکترۆنیم هەیە لە ناو مۆبایلەکەما، بەڵام ئەو کتێبی تیا خوێنمەوە، چەند کتێب ئەگرم بە دەستمەوەی خوێنمەوە، ئەو نەش لە ڕێی دیجیتاڵیەوە ئەی خوێنمەوە یا گوێی لێ ئەگرم. ئەتوانم بڵێم هەر لەوێژ لە پەنێلەکە ئەمەم وت ئەم دنیای ئێستەمان ئەشوبهێنم بە ناو فڕۆکە. کاتێک ئێمە دائەنیشین شاشەی دیجیتاڵی لە بەردەممانایە، بەڵام گۆڤارێکی کۆمپانیای فڕۆکەوانیەکەش هەر لە بەردەممانە دانراوە. ئێمە سەر بە هەردوو جیلەکە و هەردوو جیهانەکەین تا ئێستا. باسم لەوە کرد کە ڕۆژنامەی کاغەزی چۆن ئەو سەختیانە تێپەڕێنێ، چۆن دوانەکەوێ. خۆی ئێمە کەش و هەواکەمان گونجاوە بۆ ڕۆژنامەی کاغەزی بەوەی کە هێشتا دیجیتال وەکو ئیفتیرازی ماوەتەوە، بەڵام ڕۆژنامە وەکو واقع مامەڵەی لەگەڵەکرێ. بۆ نمونە دادگاکان
دادگاکانی ئێمە هەندێک ئەگەداریان هەیە مرجەکەیان ئەوەیە بێ لە ڕۆژنامەیەکی ڕۆژانەی کاغەزیە بڵاو بێتەوە نەک دیجیتاڵی تا ئێستا لە ڕووی یاساییەوە هەندێک لە فەرمانگەکان و هەروەها دادگاکانیش زیاتر گرنگی بە ڕۆژنامە کاغەزەکەیان و هەروەها ئەوانەی کە ئەکادیمین و ئەیانەوەی کتێبی ئەکادیمی دەرکەن یا بەڵگەنامەیی هەر سەرچاوەکانیان ڕۆژنامەی وەک ڕۆژنامەی کوردستانی نوێ بنمونەیان هەر ڕۆژنامەیەکی تری کاغەزی زیاتر کتێبە کان و هەروەها ڕۆژنامەکان وەک پێویستیە گەمێنەوە بە تایبەتی لە جیهانی عالەمی ڕۆژهەڵاتە بڵین و ئەم هەرێمەی خۆمان هێشتا پانتاییەک هەیە بۆ ئەوەی کە کار و ئەرکەکانی تیا جێبەجێ بکات و کە دیجیتال میدیا ناتوانێت ئەوانە بکە لێرە کەژاڵخان لە میوانەکانە لە هەردوو کە ئەبینم بەڵێ نەوەی کاغەزی وش خات و کنێرە ئەجا لەگەڵ ئەو نەوەی کە ئێستا زانیاری زۆر باشیان لەسەر دیجیتال میدیا هەیە و لەگەڵ دیجیتالیش بەڵێن هەمانە ماشەڵڵا عەبقەریە زۆر بەباشی لێ ئەزانە ڕاست بینەر لێرە بەشداربووان ڕایان چی بوو لەسەری زیاتر لەگەڵ کاغەزەکان یان زیاتر لەگەڵ ئێمە حەزمان نەکرد کە جەماوەرەکەمان بکەمە دوو بەشەوە کاغەزی و دیجیتالی چونکە پێم وتی دنیاکەی ئێمە ئەوەیە کە تێکەڵێکە لە هەردووکی تێکەڵەیەکە لە هەردووکیان بەڵام ئەوان بۆچوونەکەیان دابش بوو بەڕاستی هەندێک یانۆ دیجیتاڵیەکە بە تەواوەتی پاشەکشەی بە کاغەزەکە کردووە هەندێکیشیان ئەیانوت نەخێر زۆریان بۆ نمونە کنێرخانوتی من ئێستش حەزەکەم کە کتێب بەدەست خۆمەوە بگرم و زۆر سەر بە دنیای دیجیتاڵی نیم زۆرینەی ئەوانی کە خوێنەریشن کە خوێنەری با بڵێم دێرینن نەکەن هەبڵەمەوانی کە بڵین زەمانێکە ئەنووسریان زەمانێکە لە نێو دنیای ئەدەبیاتان تەنانەت دەوانی کە گەنجیشن و هەر لە نێو دنیای ئەدەبیاتان دەمەن هەر خۆیان حەز ئەکەن وەرەقەیەکی بەم شێوەیە بچووک بێنن ئەمە خۆی چێژی هەیە وەرەقەیەکی بەم شێوەیە بچووک کەژاڵخان بیهێن و لە بینی پەڕەکان هەدای بنێن ئێستا زۆرینەی ئەو کتێبانی کێمان بینین بڵێم بەشێکی لەگەڵایە لێرە بەڵام ئێمە جاران ئەم وەرەقەیەمان من بیراوەڕەکەیەکراوە ئایان وەرەقەیەکی لەم شێوەیەماندا ئەنا ئەماستە خەتمانە هێنا بەژێر هەنێ لە دێڕەکانە من ئێستش ئەڵم بۆچی لەو سەردەمەیە ئەوەندە سەرسان بووم بەم دێڕانە خۆشم نازانم بەڵام تا ئەو ڕادێ بووە ویستومە جارێکی تریش بگەڕێمەوە ئەو دێڕانە بخێنمەوە لێرە بڕاستی منەمەوێ باسی لایەنێکی دیری میدیای دیجیتالی بکەم کە لایەنێکە فەوزایەکی تایە بەڵام کاغەزیەکە زۆر منەظەمترە ڕێکخراوە ئێمە جیامان کردوێتەوە بۆ نمونە فکر و فەلسەفە لاپەڕی هەواڵ و سیاسەت راپۆرت ئەدەب و هونەر تو لە دنیای دیجیتال ئەمە نابینی زۆر شتەکان بەسەری و لە هەموو بابەتەکانە بڵاوە بنەوە بەڵام یەک شتەمێنێتەوە میدیای دیجیتالی سەبقی سەحافی وەرگرتۆتەوە لە میدیای کاغەزی ئەتوانێت زووتر هەواڵەکان بگەێنێت تەنها تەلەڤیزۆنەکانیش ئەو کێشەیان هەیە بۆیە هەوڵەدەن ئەوانیش ئەگەر بۆ خۆتان زۆر باشتر ئەوازانن کە میدیایەکن هەم دیسان ئێوەش بوونەتەوە بە بەشێک لە میدیایەکی دیجیتالی سەرکەوتوو کە بە هەردوو لایەن ئەتوانن ئەو پەیامەی دەستگاکە هەیەی بەباشی بیگەێنێت بەڕاستی من وەکو خۆم لەگەڵ گەیاندنی هەواڵ و بابەتەکان زۆر ئاساییە و بە پێچوانەشەوە کەسانێکی زۆر هەناوانەیە کاتیان نەبێ بۆ سیرکردنی میدیا بەڵام لەوێ هەواڵەکەم بزان بەڵام بۆ خوێندنەوەی کتێب بەخوا کەژاڵخان هەر لە تەمەنی 20 ساڵیەوە چاوەکانت کە زەبێت بە دیجیتال کتێب بخوێنیتەوە باشت کردێکی زۆرە ئەوە دەروونگیان شتێکی زۆر جوانت وروژاند بەڕاستی ئەو کێشە تەندروستیانەی شاشە دیجیتاڵیەکان تووشی خۆمان و تووشی مناڵانی ئەکا بە تایبەتی زۆر شایانی ئەوەن لە سەری ڕابوەسین و قسە بکەین لە سەری بۆ نمونە ئەو دیاردەی ئۆتیزم کە لە هەموو جیهانە لە
تەشەنەکردنە تەوەحود کە ئەتوانین بڵین ئەم ئایپاد و ئەم هۆگربوونە بە دنیای دیجیتالیەوە ئەم دۆخانەی دروست کردووە و هەروها نەخۆشیەکانی چاو وەکو خۆت باس کرد و هەروها ئەوەشی بۆ زیاکەم کە نەخۆشیە دەرونیەکان هەم دیسان ئەمانە هەمووی و کۆمەڵێ نەخۆشی تریش پابندبوون و زۆرمانەوە لەسەر ئەم سیرکردن و چاوداچەقان بە دنیای دیجیتال میدیایە دروستی ئەکا بەڵام بڕاستی پاک و تەمیزە ئەتوانی بڵێ کتێبخانەیەکت هەیە بەڵام هیچ مەساحێکیشی داگیر نەکردو لە ماڵەکەت لە گواستنەوە تا تو نازانی ئەم هەندێک جار نازانی ئەم هەموو کتێبە چەند هەزار کتێبێک بە چ وەسیلەیەک بگوێزیتەوە بۆ شوقەکە دیا لە خانوویەکە و بۆ خانوویەکی تر یان پاشماوەکانی نووسین کاتێک لەسەر وەرەقا ئەنووسی چی لێ بکەیت کتێبەکانی من بگەیشتایەتە 1500 کێشە بووە هەنێکێشە زۆر خۆشە هەندێک جار هەیە بەڕاستی من خۆم بیرمە بەماوەی خوێندنەوەی خۆمە کەژاڵخان یەک کتێبم بە شێوەی بڵین میدیای خوێندەوە بەڕاستی پەشیمانم چونکە ئەبوایە هەموو جارێکێکە ئەوەستام دێڕەکە و ئەبوایە ئەوەشم بنووس بەڵام ئاسانکاریش هەیە دەرونجان پێتە ئەڵێ چونکە تۆ مۆبایلی زیرەک بەکارێنی پێتەڵێ کەیتەوە ئەڵێ بەخێر بیتەوە لەوێەوە دەست پێ بکە کە ڕاوەستاوی پێش دەڵێت سەعاتێ ڕاوەستایی ئەگەر 2 هەفتە ڕاوەستابیت و گەڕابیتەوە پێتەڵێ کلیکێکەکەیتەوە باتەوە سەر ئەو دێڕە ئەمە دنیای کەژاڵخان لەگەڵ هەردووکیان من سەر بە هەردوو سەردەمەکەیم و سوودم لێ بینیوە بەڕاستی ئەگەر بمانەوێت دوانەکەوین پێویستە ڕاستە بەڵام چێژە بینم من و پەیوەندی بە نۆستالژیایەکی خۆشەوە هەیە بینینی کتێبخانە گرتنی کتێب و خوێندنەوەی خەولیەکەوتن لەگەڵ کتێبە بەشێکە لە بەرنامەکانی ژیانم ڕۆژانە من چەند سەعاتێک بێ کتێب خوێنمەوە فریا بکەوم زۆر شتی جوانن ئەیتر ناتوانین ئەو دنیاە بەجێ بێڵین بەڵام دنیاکە دوایی دنیا ئێستاییەکە بەجێتە هێڵێ ئەگەر تۆ لەگەڵیان نەڕۆی ئەستاوەش هەیە ئێستا هەمومان وەمان لێ هاتۆ بووین بە جۆرێک لە شارەزا لە بوارەکانی میدیای دیجیتالیەمان وایە اینجا گرنگی ئەم پانێڵە تەنها لە باسکردنی ئەم دوو بابەتە بوو یاخود بابەتی تریشە بوو کە گرنگ بوو ئێوە وەکو کۆمەڵێک نووسەر و بەتایبەتیش ژنان لە نێو کە تۆش و خات و کنێریش بوون باسی لێوە بکەن واتمە بەسم لەوەیە تەنها ئەم بەراوردکردنە بوو یاخود بڵێم ئەم شەوازە باسکردنە بوو یاخود بابەتی تریش هەبوو کە پێوەست بێ بە پانەڵە زۆر بابەتی باش باسکران لە باشی و خراپی هەردوو جۆرەکە لەوەش دەرچوین ئێمە ینی پرسیاری ئەوە ئاهاتە پێشەوە کە پەیامەکان بە چ شێوازێک بگەێنین و چیان ئەمێنێتەوە و چیان گومانی لەسەرە کە هاک بکرێ بسڕێتەوە و نەمێنێ کامیان بۆ کامیانە مانەوەی زیاتر واقعی کە دەستی تۆنگتر بە واقعەوە گرتووە زۆر پێشنیاز خراە بەرچاوی خەڵکی کە بەڕاستی ئەم پابندبوونە بە دیجیتال میدیاوە هەندێک لە کلتورەکانی خۆمانەی کاڵ کردوێتەوە بۆ نمونە ئێمە نەوەیە لە مناڵان دروست بوون کە هەمووی بە ئینگلیزی قساکەن هەمووی زۆر بە تەلاقەت بە ئینگلیزیەکی چاک قساکەن بەڵام بە باشی نازانن کوردیەکە نازانن ڕاستە پەیوەندی بە خوێندنیشیان هەیە لە مەکتەبەکانیان بەڵام زیاتر یانی زۆریان لە مەکتەبەکانیشیان فێری ئەو ئینگلیزیە نابن ئەوەندەی کە لە سیرکردنی یوتیوب ئەو ڤیدیۆ بابەتێکی زۆر بابەت چێژە بینن کارگەریشی هەیە بەسەریانەوە زمانەکەیان پێقبوڵە ئەڕۆن بۆ کولتوریکی تر تۆ فریا ناکەوی کولتورەکەی خۆتیان تیاچێت زۆر جوانە باس کرد خۆی ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانیش بوو جەبابەتێکی باش باس کرد لەسەر ئەو تو خۆت کەژاڵخانەوەک و نووسەرێک چیت هەیە بۆ ئەم ڕۆژە ڕاستە ئێمە خاوەنی زمانێکی دەوڵەمەندین خاوەنی چەندین زاراوین و بە ملیۆنان وشەمان هەیە کە لەوانەیە ئێستا ون بوو بێتن و لەگەڵەوەشە هەر زمانەکەمان دەوڵەمەندە و چەندین زاراوەشی تایە
تو بۆ ئەمڕۆ چی پێپانەڵەکەش وەزام کاتێکی باشە ئەو بابەتە زۆر کاتێکی باشە ئەوە ئەڵێم کە بەڕاستی ئەوەی میلەتی کوردی هێشتۆتەوە بە پلەیەکی زۆر باش زمانەکەیەتی چونکە زمان یەکێکە لە مقەوماتە زۆر کاریگەرەکانی هێشتنەوەی نەتەوەکان بەڵام مەترسیشی لەسرە ئێمە چەندین پەنێڵ و کۆبوونەوە و کۆنفرانسمان لەسەر هەڕەشەکانی سەرزمانی کوردی پێشکەش کردووە هەنێ لە زاراوە و بنزارەکان و هەمووی لە سنووری گرنگی پێدانا چوونەتە دەرەوە هەنێکیان مەترسیوەیان لەسەرەکە نەمێنن ڕاستە ئێمە توانی ومانە سۆرانی بکەینە زمانی ئەدەبیات و زمانی ستانداردی کوردی هەندێک باری سیاسیش هاوکار بووە بۆ ئەوە بەڵام لەگەڵەوەشە هەم بەهۆی هەڕەشەی دژمنەکانی کورد و چەندین میلەتی زۆر لە ئێمە بەهێزتر و گەورەتر لە ناوچوون و زمانەکەیان لە ناوچوو میلەتەکەشیان پەرتەوازە بووە هەوڵێک هەیە بۆ هێشتنەوەی ئەم زمانە بەڵام بەڕاستی هەڕەشەی جدیش هەیە بۆ سڕینەوەیان یەکێک لە بەرنامەکانی ڕژێمی باز تعریبکردن بوو بۆچی هەر سڕینەوەی کلتورەکەت نا زمانەکەشت لە هەندێ لە شوێنەکان و بەشەکانی تری کوردستان ئەو زمانە قەدەغەیە بەڵام بەڕاستی ئەمە بەجل و بەرگەکەمان زمانەکەمان کولتورەکەمان توانین و بە ئەدەبیاتەکەمان زۆر گرنگە یعنی خەڵک لەوانەیە بڵێ گومان بخاتە سەر شعر کە کاریگەری چی بێ ئێمە هەتا ماوین قەرزاری ئەو شێعرانەین کە زمانە کوردیە پاراوە شیرین و جوانەکەی بۆ هێشتوینەتەوە اینجا بێگومانێکی تر لەو بابەتانەی کە هەمیشە خات و کەژاڵ من چکە متابعێکی زۆریم ئەیبینم کە شارەکانی وەرەگێڕێنە سەر زمانە جیاوازەکانی جیهان ئەوش بابەتێکی زۆر جیاوازە و ناساندنی کللتوریشە دەرفەتەکان چۆنیان پێشەوە سەر نوێترین بەرهەمی ئەکرێت بە زمانی هندی زمانێکی بێگومان لەوانەیە گەر بڵین ئینگلیزی بڵین زمانەکانی ڕۆژئاوا ئەمە سیر نەبێ بەسکاڵی هندی ئەم کۆنتاکتانە چۆن دروستە ئەو کۆنتاکتانە من بۆی هیلاک نابم ئەوان دەستگای ئەدەبی زۆر گرنگن وڵاتەکانی خۆیان و دێرینن کە پەیوەندی ئەکەن لە هەموو شیانە باز لە مێژووی کوردەکەن وەک سەرەتایەک و زمانی کوردی چەند شیرینە لە شعر داڕشتنە و هەروەها هەستەکانی ژنێکی کورد هەستەکانی ژنێکی کورد ئەم سێ خاڵە زۆر گرنگی پەیراوە تا ئێستا 23 زمان شعرەکانم وەرگێڕاون ئەم هندیە کە بە زمانی مالیا لامیایە کە یەکێکە لە لەهجەکانی هندستان و هەروەها مامۆستایەکی پرۆفیسۆرێکی بەشی مێژووی زانکۆی دەلهی ئەم کتێبەی وەرگێڕاوە چۆنی وەرگێڕاوە دیوانێکم هەیە بە ئینگلیزی 2016 دیوانێکی وەرگێڕاوە ئەوی شەر کراوە بە ئینگلیزی ئەوان ئەمەیان وەک بنەمایەک وەرگرتووە لە ئینگلیزیەوە کردویانە بە هندی ئەمە 23مە تا ئەو نوێتریش نیشیان کە لەم ڕۆژانەیە بوو کە زمانێکی ترە چەند بابەتێکم لەسەر بڵاوکردنەوە ئەوانیش بەنیازی کتێبێکن بەڵام ئەم کتێبەی تریان کە ناوی مانوچ کۆمارە ئەو پرۆفیسۆرە هندیە بەس ئێمە من فێری هەموو زمانەکە خەریکە فێری تاوی زمانەکانی جیهانەوێ خات و کەژاڵگیان هەمیشە هەر بمێنیت و زۆر خۆشحاڵم بە تاوی ئەو هەوڵانە اینجا با دەرفەت بێت و کودوا پرسیار بپرسم کە لە ئێستاە بڵین کار و چالاکیەکانی کوردستانی نوێ لە بەروی بەڕێستان جێگری سەرنووسەرن چیتر هەیە لەم نزیکانە ئیتر ئێمەش قۆڵی لێڵ ماڵین بین
ئێمە چالاکیەکانمان تەواوکەری یەکترە بێ بە دڵنیاییەوە هەمیشە لە بەرنامەکانمانە بێجگە لە دەرکردنی ڕۆژنامەکە بێجگە لەوەی کە ئەڕۆین لە پەنێل و سیمینارەکانە بەشداریە بین و بیرۆڕای خۆمان وەکو ڕۆژنامە نووسێک ئەخینە ڕوو لە ساڵۆنی کوردستانی نوێ تا ئێستا 2 کۆڕمان کردووە و بەنیازی زنجیرەیە کۆڕین کە هەفتەیەکی یادکردنەوەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەوێ لەسەر زۆر ئاست و بابەت ئەوەستین ئەو بابەتانەی کە یەکێتی گرنگی پێداون و هەروەها پێی ناسراون وەک بۆ نمونە لەسەر یەکێتی و مەسەلەی ژن ناوچە کوردستانیەکان و ژن پێکهاتەکانی کوردستان و چۆنێتی مامەڵەکردنی یەکێتی لەگەڵ زۆر بابەتی گرنگ سیاسی و هەروەها سەرەتاکانی ئەدەب و هونەر گرنگیدان بە ئەدەب و هونەر و چاپەمەنی لە شاخ زنجیرەیەک کۆڕە بێ ئێمە ئەمە چالاکیەکانی داهاتوومانە بێ کە 7 ڕۆژ و زیاتریش لەوانەیە بخایەنێ پێشتریش بە کۆڕێکی مامۆستا قوبادی جەلیزادا دەستمان پێ کرد و دووەمیشیان کۆڕێک بوو بۆ نەرمین خان کە وەرگێڕانی کتێبی کورد و عەرەبی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو لە عەرەبیەوە ئەو خانمە وەرگێڕا بۆ سەر کوردی و بەردەوامە بین لەسەر ئەو کۆڕانەش هەر بەردەوام بن. سپاس بۆ خاتو کەژاڵ ئەحمەد نووسەر و جێگری سەرنووسەری کوردستانی نوێ کە لەم بەشەی کورتستان مەگەزین لەگەڵ مابووی گەورەتکردنی دووبارە خاتو کەژاڵ. سپاس بۆ وچانێک کورد وەرەگرین و ئەگەڕێم وڵاتان فەرموون.